ماوەی 20 ڕۆژە دژی هەوڵەکانی سوپای عێراق بۆ دەست بەسەراگرتنی زەویەکانیان جوتیارانی کورد و تورکمانی کەرکووک بەردەوامن لە ناڕەزایەتی. نەجیب ئاغا کە جوتیارێکی تورکمانە دەڵێت بەعس لە ژێر فشاردا زەویەکانی لەسەر سوپا تاپۆ کردوون کەچی سوپای عێراق دەیەوێت وەکو میراتگرەوەی بەعس مامەڵەیان لەگەڵ بکات. ئەگەر ئەم کێشەیە حەلی نەکەن یعنی زێوەکانەوە بە ئاسانی ڕۆڵەدەسبن هەر بە ئاسانی کەس خاوەند 1 مەتر عەرض نابێ با تێبگەن. من ئەوەن ئستەش ئەڵێم پێش ئەمە شوتومە ئێمە فرۆشاوین پردێ ئەم لە نە کورد نە تورکمان بۆ ئیش ناکاتن. هەر کەس مەشغوڵ خۆیت و مەشغوڵ گیرفان خۆیت و بۆ پارە و بۆ موچە ئەی باشە ئەم قوربەسەرانە کە دەنگیان داوە هیچ نەبێ 2 ملیۆن کورد و تورکمان لەناو ئەم کەرکووکە هەیە نییە. لە سنووری کەرکووک نزیکەی 600,000 دۆنەم زەوی کشت و کاڵی کێشەیان لەسرە. زۆربەی زەویەکان هی جوتیاری کورد و تورکمان و لە سەردەمی بەعسدا دراون بە جوتیاری عەرەب یاخود لەسەر دام و دەستگا سەربازی و ئیداریەکان تاپۆ کراون. بەڵام تا ئێستا داواکاریەکانی ئێمە نەهاتۆ دەدی وەکو هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی مەجلس قیادە سەورا کە 9 بڕیارن ئەوە بێ لە پەرلەمان بڕیار لەسەری بدرێ و هەروەها ئەم هەڵوەشاندنەوەی بڕیاری لیزنە شوونی شیمال ئەوەش تا ئێستا نەچووەتە بواری جێبەجێکردنەوە بۆی ئێمە بەردەوامی لەمانگرتن. هادی عامری سەرۆکی لیژنەی مادەی 140 نووسراوێکی ئاراستەی وەزارەتی کشتتوکاڵ کردووە و داوای هەڵوەشانەوەی بڕیارەکانی بەعس و گێڕانەوەی مافی بۆ جوتیارە کورد و تورکمانەکان کردووە. نووسراوەکەی عامری عەرەبی سونەی لە کەرکووک نیگەران کردووە و پێیان وایە نووسراوەکە تایەفەگەری پێوە دیارە. هم لديهم نفس الإشكالات يعني كثير منهم عەرەبیش هەمان کێشەی هەیە. زۆربەیان زەویەکانیان دەستی بەسەردا گیراوە. مەسەلەکە تەنها کورد و تورکمان نییە. ڕاستە کورد و تورکمان کێشەی زیاتریان هەیە. ما حصل للكرد والتركمان أكثر. جوتیارانی کورد و تورکمان پێیان وایە نووسراوەکەی عامری کێشەکانیان چارەسەر ناکات بەڵکو ئیشەکەی ئەوان لای پەرلەمانی عێراقا. ئەو کتابە شمل ئەو منتیقانە ئیتفاق کاتن شمل ئیستیملاک ناکە ئەو ئیستیملاکە ئەو قەرارە ئەگەر هەڵ نەوەشێتەوە قەرار حزب البعث المنحل لە پەرلەمانەوە ناگەین بە هیچ. کێشەی نێوان جوتیارانی کورد و تورکمان لەلایەک و سوپا و جوتیارە عەرەبەکان لەلایەکی تر لە دوای ساڵی 2017ەوە سەری هەڵداوە. بەو پێی ئەو جوتیارانە لە ساڵی 2023ەوە تا 2017 لەسەر زەویەکانیان بوون. بەڵام کاتێک حکوومەتی عێراق ناوچە کێشە لەسەرەکانی کۆنتترۆل کردەوە لە ساڵی 2017 جوتیارانی عەرەب جارێکی تر گەڕاونەتەوە و داوای ئەو زەویانە دەکەن کە بەعس ساڵی 1975 لەسەری نیشتەجێی کردبوون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.